دانایی خودایی کاتێ پەیوەندی لەگەڵ ئەو خەڵکەی کە هەوڵ دەدەن بەرنامەی شەیتان پەیڕەو بکەن دەبێت تێبکۆشین بۆ وەڵامدانەوەیان بە دانایی خودایی بۆ ئەوەی لە گفتوگۆ دوور بکەینەوە. گومان نییە لەوەی کە ئەیسا مامۆستایەکی سەرەکی بوو. دەبینین چۆن نمونە و پرسیارەکانی بەکاردەهێنا. هەڵبەت دەبێت لە بیرمان بێت کە خۆی خوداشە، دەتوانێت دڵت ببینێت و پاڵنەرەکانت بزانێت. زۆرجار وەڵامەکانی لەسەر ئەو زانیەیە بوو کە ئێمە نیمانە. ئەو زانینی تەواوە. بەڵام لێرەدا لە ئەنجیلی مەتا دەبینین کە ئەیسا ئەم ڕاستیە یاخود بنەما دانایی خوداییە پەیڕەو دەکات. بێگومان وەکو گوتمان لەسەر زانینی تەواوی. ئێمەش بە جەستەی ئادەمیزاتیمان لەگەڵ بوونی ڕوحی پیرۆز لە ناخماندا دەتوانین هەندێک وانەی بەهادار فێربین لە شێوازی ئەیسا لە نزیکبوونەوە لەو کەسانەی کە ئەنجیلەکەیان ڕەت کردەوە و یارمەتی ئیبلیس دەدەن بۆ ئەوەی بەرنامەکەی پەیڕەو بکات. دەبینین دووبارە خەڵکی هاتن و ئەم جارەش هەوڵیاندا ئەیسا بکەوێنن. حەزیان نەکرد لەوەی دەیفەرموێ. بە نمونە قسەی دەفەرموو زانیان دەربارەی خۆیانە لەبەر ئەوەی کوڕی خودایان ڕەت کردەوە. لە بەشی 22 ئایەتی 15 دەخوێنینەوە. اینجا فەریسیەکان ڕۆیشتن و تەکبیریان کرد کە چۆن ئەیسا بە قسەکانی خۆی توش بکەن. ئەوەش واتە بێگومان کۆبوونەوەتەوە و ڕاوێژیان کردووە و زۆر گفتوگۆیان کردووە و لە کۆداییدا ڕێک کەوتنەوە سەر شێوازێک تا تووشی بکەن. لەلایەکی دیکەوە دەتوانین بڵێین خۆیان دەدزیەوە چونکە بوێر نەبوون ڕوبەڕووی بن. نەیان دەزانی چۆن بەرەنگاری ئەیسا بکەن بۆیە دەیانەوێ کەسانێکی دیکە بهێنە گۆڕەپان تا بزانن چی لە ئەیسا دەردەچێت. چ شتێک لەسەر بسەلمێنن. بەم شێوەیە ئەو خەڵکەیان بەکارهێنا. قوتابیەکانی خۆیان و هیرۆدیسیەکان نارد لای. واتە قوتابیەکانی فەریسیەکان خەڵکێکی زۆر شوێنکەوتەی فێرکردنی فەریسیەکان بوون. هەروەها هیرۆدیسیەکان قوتابی هیرۆدسی پاشا بوون. گوتیان مامۆستا دەزانین تۆ ڕاستگۆیت و بەڕاستی خەڵکی فێر ڕێگای خوددا دەکەیت. ئەوە پەشێکە لە پێلانی فەریسیەکان کەوا بڵێن سل لە کەس ناکەیتەوە چونکە تەماشای ڕەواڵەتی خەڵک ناکەیت. ئەیسا لای گرنگ نییە کەسەکان چۆن بیری لێ دەکەنەوە. کەواتە پێمان بفەرموو ڕاستیە دروستە سەرانە بدرێتە قەیسەر یان نا. گرنگە بزانین کە جوولەکەکان بە تایبەت لە ناوچەی یەهودیە لە ژێر حوکمی ئیمپراتۆریەتی ڕۆما بوون. ئازادی ئاینیان هەبوو. دوو سیستەمی باجدانیان هەبوو، دوو دراویشیان هەبوو. دراوی جوولەکە کە باجی پەرستگای پێدەدەن دەیانگەیاند دەیەکانیان کە جوولەکە و کاهینەکان دەیاندا. بەڵام دراوێکی دیکەش هەبوو نیگاری وێنەی قەیسەری لەسەر بوو. ئەوە پێویست بوو بەکاریان بهێنایە بۆ باجی ئیمپراتۆریەتی ڕۆما کە سیستەمێکی زۆر گەندەڵ بوو. لە ڕاستیدا جوولەکەکان با جوێرەگرانیان بە گوناهبارەکانیان دەبەستەوە. هەردوو وشەکە بە هەمان واتایە بەکاردەهێنا. مەتا یەکێک لەو باجگرانە بوو لێرەدا کە ئەمە تۆمار دەکات دوای چەند ساڵێک لەوەی یەکێک لە باجگران بوو کە تاوانبار بوو بە فێڵبازی و دوای چەند ساڵێک لەوەی یەکێک لە باجگران بوو کە تاوانبار بوو بە فێڵبازی و قورخکردنی خەڵک. حکوومەتی ڕۆما بە باجگرانی گوتبوو هەرچەندتان دەوێ لە باج وەربگرن لە خەڵک، چەند پارەتان دەوێ ببەن، قورخی خەڵک بکەن،
بەو شێوەیە بازگرەکان زۆر دەوڵەمەند بوون. مەتا یەکێک بوو لەو کەسانە ڕوونا کە مێزی باجوەرگرتنی بەجێهێشت و کەوتە شوێن ئەیسا کە ئەمە تۆمار دەکات و ڕوحی پیرۆز سروشی بۆ هێناوە کە ئەو بنووسێت کە نووسی. بێگومان بزەی کردووە و گوتیتی: بڵێ پەروەردگار، ئەوە منم، من لەوان بووم هەندێک کە جوولەکەکان هەرگیز نەیان دەویست باج بدەن ئیمپراتۆریەتی ڕۆما. بۆیە گرژی هەبوو فەریسیەکان یەکێک بوون لە هۆکاری ئەو گرژیە. جا قوتابیەکانی خۆیانیان نارد بۆ ئەوەی لە ئەیسا بپرسن پرسیاری تەڵا تا بزانن وەڵامی چی دەبێت. ئەیساش ڕاستیەکەی فەرموو. وەڵامە داناییەکەی زۆر ناوازە بوو. مەتا 22:18. ئەیسا کە بەنیاز خراپی ئەوانی دەزانی فەرمووی: ئەی دووڕوان، بۆچی تاقیم دەکەنەوە؟ لێرەدا ئەیسا ڕاستەوخۆ بوو لە هەمان کاتدا هەوڵی دەدا دوور بکەوێتەوە لە گفتوگۆ. ئەمەش پێویستی بە دانایی هەیە کاتێک لەگەڵ دووڕووەکان دەبین. ئەیسا فەرمووی: پارەی سەرانەم پێشان بدەن. لێرە ئاماژە بە دراوی ڕۆمانی دەکات. ئەوانیش دینارێکیان بۆ هێنا. پێی فەرموون: ئەم وێنە و نووسینە هی کێیە؟ وڵامیان دایەوە: هی قەیسەرە، چونکە نیگاری قەیسەری لەسەر بوو. پاشان پێی فەرموون: کەواتە ئەوەی هی قەیسەرە بیدەن قەیسەر و ئەوەش هی خودایە بیدەنە خودا. بە واتایەکی دیکە باجەکان بدەن، بەڵام پاڵپشتی پەرستگاش بکەن و دیدەکانتان بدەن. دراوەکەی خۆتان بەکار بهێنن. ئەوەی هی قەیسەرە بیدەنە قەیسەر، ئەوەش هی خودایە بیدەنە خودا. کە گوێیان لێبوو سەرسام بوون لەبەر ئەم وەڵامە سادەیە کە بەڵگەکان تواندەوە بە جێیان هێشت و ڕۆیشتن. ئەوە وەڵامی داناییەی ئەیسا بوو سەبارەت بەم بابەتە تایبەتە. ئێمەش ئەمڕۆ وەکو مەسیحی ڕوبەڕووی هەمان فشار دەبین، بەڵام وەکو ئەیسا فەرمووی و دواتریش پۆلس کە پێویستە باج بدەین بەوەی باج دەدرێت. بەڵام وەکو ئەیسا فەرمووی و دواتریش پۆلس کە پێویستە باج بدەین بەوەی باج وەردەگرێت. لە هەر کۆمەڵگایەکی جیهان بێت. باجدان بە ڕۆما ئەوەی دەکرد کە لە کەڵتوری ئێستا خۆمان هەیە، وەکو قیر تاوکردنی ڕێگاکان و بوونیاتنانی پرد. لەگەڵ ئەوەش ئەیسا دەفەرموێ ئێوە بەرپرس نین لەوەی حکوومەتەکان دەیکەن. ئێوە لە ژێر دەسەڵاتی ئەو حکوومەتدان. بیانۆمان نییە خۆمان بدزینەوە لە باجدان. ئێمە لەم جیهانەدا دەژین و خودا ئەمەی ڕێک خستووە. دوای ئەوە پرسیاری سەدوقیەکان دێت، دەبێ لە سەدوقیەکان تێبگەین. ئەوان عەقڵانی و لۆژیکی بوون. دەیانگوت باوەڕمان بە خودا هەیە، بەڵام باوەڕمان بە ژیانی هەتا هەتایی نییە. بێگومان ئەمڕۆ مەسیحی واهەن هەمان ئەو قسەیە دەڵێن. سەدوقیەکان بە ئەیسایان گوت مەتا 22:24: مامۆستا، موسا فەرمووی ئەگەر پیاوێکی وەجاخکۆر مرد، ئەوە براکەی براژنەکەی دەخوازێتەوە و وچە بۆ براکەی دەخاتەوە. ئەو شتە لە پەیمانی کۆندا هەبوو لە کاتی دەرچوونیان گەل لە مسر. پرسیارەکەیان تەواو کرد و گوتیان 7 برا هەبوون و هەمان ڕووداو بەسەر هەر 7یان هات. مێردی بە یەکەم کرد و مرد، ژنەکەی بۆ براکەی بەجێهێشت، دواتر دووەم برا و سێیەم تا 7ەم. لە کۆتاییدا خۆیشی مرد. ئایا لە ڕۆژی زیندووبوونەوەدا دەبێتە ژنی کام لە 7ەکە؟ چونکە هی هەموویان بوو. لێرەدا ئەیسا بە دانایی و سادەیی وەڵام دەداتەوە و لە ئایەتی 29 دەفەرموێ. ئەیسا لە وەڵامدا پێی فەرموون: ئێوە بە هەڵەدا چوونە، چونکە
نە لە نووسراوە پیرۆزەکان دەزانن و نە لە هێزی خوددا. ڕاستە نەیان دەزانی و نەفام بوون لە بواری ناسینی وشەی خوددا. لە هەستانەوەدا خەڵکی نەژن دەهێنن و نەمێر دەکەن، بەڵکو وەک فریشتە لە ئاسمان دەبن. ئەوە شتێکی سەیرە، چونکە ئەیسا دەبێتە زاوامان و هەمومان دەیپەرستین، هەمومان لە مەسیحدا یەک دەبین. جا پێی فەرموون لە ئاسماندا هاوسەرگیری ناکەن، چونکە پرسیاریان لێکرد دەبێتە ژنی کامیان لەو حەوت برایە. بەڵام دەربارەی هەستانەوەی مردووان ئایا ئەوەتان نەخوێندووەتەوە کە لە خودداوە بە ئێوە گوتراوە؟ لێرەدا وەڵامی بێباوەڕیان دەداتەوە سەبارەت بە هەستانەوە و ژیانی هەتاهەتایی. پێیان دەفەرموێت خوددا فەرمووی، خوددا کە باوەڕتان پێ هەیە دەفەرموێت من خودای ئیبراهیم و خودای ئیسحاق و خودای یاقوبم. ئەو خودای مردووان نییە بەڵکو هی زیندووانە. بەوانەیەکی دیکە ئەگەر ئەو کەسانە مردن، خوددا دەفەرموێ من خودای مردووان نیم. و لەبەر ئەوەی خودای مردووان نییە بەڵکو خودای زیندووانە، کەواتە وێنایەکیان پێدەدا دەربارەی ڕاستی ئەو حەوت برایە کە لەگەڵ خوددادان. لەبیرتانە کاتێک عیسا لەسەر چیا لە ئاشکرابووندا بوو لەگەڵ ئەلیاس و موسا دەرکەوت، خوددا خودای مردووان نییە بەڵکو خودای زیندووانە. عیسا بە دانایی ڕوبەڕووی هەڵوێستەکە دەبێت. ئەوە چۆن پەیڕەو بکەین؟ ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێڕامان و وەڵامدانەوە. چۆن بتوانین دوور بکەینەوە لە گفتوگۆ لەگەڵ بەرندکارانی ئینجیلی عیسای مەسیحیش کۆدار؟ ئێمە ئەمڕۆ دانایی و دیدی عیسامان نییە، بەڵام دەبێ ئەوە بخوێنینەوە کە پۆلس نووسویەتی دەربارەی ئەوەی داناییمان پێدراوە بۆ ڕەفتارکردنی تایبەت لەگەڵ بێباوەڕەکان. دەبێ لێرەدا بزانین دەربارەی کێ قسە دەکات و مەبەستی لە بێباوەڕەکان چێیە. لێرەدا بزانین دەربارەی کێ قسە دەکات و مەبەستی لە بێباوەڕەکان چییە. لە بنەمای داهاتوومان باس لە کۆمەڵێکی دیکەی خەڵکی بێباوەڕ دەکەین. پۆلس دەڵێ دەبێ بە شێوەیەکی جیاواز مامەڵەیان لەگەڵ بکەین، بەڵام خەڵکی وا هەیە بە هەڵا بیر دەکەنەوە و نازانن. پۆلس لە دووەم نامەی بۆ تیمۆساوس بەشی 2 ئایەتی 23 تا 26 دەڵێ لە گفتوگۆی پوچ و نەزان دوور بکەوە. بزانە شەڕی لێ دێتەوە. شەڕکردن سوودی نییە بۆ پەیوەندی، چونکە لە کاتی شەڕ گوێ لە یەکتری ناگرین. بەندەی مەسیح پۆلس بۆ تیمۆساوس دەنووسێت نابێت شەڕفرۆش بێت، بەڵکو دەبێت لەگەڵ هەمووان میهرەبان بیت، توانای فێرکردنی هەبێت. هەروەها پێویستە لە کاتی تنگانەدا دان بە خۆیدا بگرێت. ئەوانەی بربەرەکانەیە دەکەن بە دڵنەرمی ڕاستیان بکاتەوە، بە هیوای ئەوەی خوددا تۆبەکردنی ڕاستی ناسینیان بداتێ. لە دوای شەیتان هۆشیان بە خۆیاندا بێتەوە، ئەوەی بۆ ئەنجامدانی خواستی خۆی بەندی کرد. ڕەنگە خوددا تۆبەیان پێ ببەخشێت کە بۆ زانینی ڕاستیان دەبات. دەگەڕێنەوە بۆ مشکیان و لە تەڵەی شەیتان دەربازیان دەبێت کە دیلیان کردبوو تا بەخواستی بکەن. یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە دەبێت بە نەرمونیانی و پشودرێژی وەڵامی ئەو کەسانە بدەینەوە کە بەرەنگاریمان دەکەن. هەروەها دوور بکەینەوە لە گفتوگۆکان بۆ ئەوەی بتوانین فێر بکەین. ئەو تەحەدایەکی گەورەیە لەسەر زۆر هەڵوێستی ژیانمان پەیڕەو دەکرێت. ئەوە ڕاستیەکی مەزنە کاتێ پەیوەندی لەگەڵ ئەو خەڵکەی کە هەوڵ دەدەن بەرنامەی شەیتان پەیڕەو بکەن دەبێت تێبکۆشین بۆ وەڵامدانەوەیان بە دانایی خودای بۆ ئەوەی لە گفتوگۆ دوور بکەینەوە.